16 ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەمە و ژنانەدا نەوێنم کە بوونە قوربانی توندوتیژی بە هەر لەژێر هەر ناوێک و بۆ بە ناوی پاراستنی شەرەف بوونە قوربانی. ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە لە سەرەتا و دەستپێکی هەڵمەتی 16 ڕۆژی چەند چالاکێک لە هەڵەبجە ئەنجامدرا بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی و بۆ خستنە ڕووی ئامارەکان. ئەم ڕۆژ و ئێستاش لەم چالاکیە ڕادیۆی ڕێکخراوی نوێ هەڵسان بەم چالاکیە و ئەنجامدانیم چالاکیە بۆ خستنە ڕووی ئامارەکانی توندوتیژی لە پارێزگای هەڵەبجە و کۆمەڵێک چارەسەر خراە ڕووبەوەی بتوانین بەڕاستباردە و چارەسەرەکان ئامارەکانی توندوتیژی لە هەڵەبجە کەم بکەینەوە تا نزیک بێتەوە لە سەفر. لەبەرەوە ڕاستە هەڵەبجە پارێزگایەکە کە کەمترین توندوتیژی تیاکرێ بە بەراورد بە شارەکانی تری کوردستان، بەڵام ئەمەش ناکاتەوەی کە توندوتیژی لە سنووری ئێمەنیە هەیە و ئێستش جۆری توندوتیژیەکان گۆڕاون، بۆیە پێویستی بە کاری جدی هەیە، پێویستە حکوومەت بە ئەرکی خۆی هەڵسێ بتوانێت دادگاکان کارا بکە و هەڵمەتی وشیاری سەرتاسەری ڕابگەیەنرێ بۆ خستنە ڕووی تواناکانی ژنان و لێهاتووی ژنان و هاوتاکردنی تواناکانی ژنان لەگەڵ پیاوان بۆی بتوانین کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێ و ژن و پیا و هاوتاییەک بن. لەم هەڵمەتە ئێمەمانەوێ ئەوە بخەینە ڕوو ئێمە نەهاتووین دژایەتی پیاو بکەین و نامانەوێت لە پێشی پیاوە بین و لە دوای پیاویشەوە نین. ئێمە تواناکانمان هاوتای تواناکانی پیاوە لە ڕابردووەوە سەلمێنراوە ژن لە سەرجەم سێکتەرەکانە توانیوێتی هاوتای تواناکانی پیاو کار بکە و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە، بۆیە ئەمانەوێ هاوتای پیاو بین نە لە پێشەوە و نە لە دواوە و هاوتا و هاوشان یەک کار بکەین بۆی بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست و دوور لە توندوتیژیمان. دوایی ئەمە ئەبرێتە دادگا بەس تەوزیقەکە لەبەرەوە ژن دوو جارە قڕبەسەرە دادگاکان نەیانتوانیوە بە ڕۆڵی خۆیان هەڵسەن و نەبوونی متمانی خەڵک بە دادگاکان. ئێمە کێشەمان هەبووە لە سنووری پارێزگای هەڵەبجە کاتێک هاتووتە لایەوە وتمانە ئێمە ئەمەنەی ئەتوانین حەلکەین، لەبەرەوە ڕێکخراوەکان تا ئەوەنەی بتوانین بە ژنەیەکی کۆمەڵایەتی حەلکەین. ئەوەی پێویستی بە قانونەبێ بین لەگەڵ بۆ قانون ئامادە نەبووە کەیسێک هەسەر و گۆڕانکاریانی کە دوای خۆپیشاندان و ئەوانە